مانگی پیرۆزی ڕەمەزان ئێمە فێری ئەوە کرد کە ئێمە دەتوانین قورئانی پیرۆز بخوێنین کەم یا زۆر. ماگە من مادام من مانگێک بتوانم بە دوای یەکدا یەک مانگێک لەسەر یەک قورئانی پیرۆز بخوێنم دەتوانم ما دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە قورئانی پیرۆز بخوێنم. کەواتە ئەم مانگە پیرۆزە فێرمانی کرد دەتوانین قورئان بخوێنین، دەتوانین قورئان بەدەستمانەوە بێ، قورئان لە باوشمانە بێ، دەتوانین بیخوێنین کەواتە قورئانتان لەبیر نەچێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قورئان بخوێنن چونکە قورئان لە ڕۆژی قیامەتە دێت شەفاعەتەکە بۆ ئەو کەسێک کە خوێندوێتی و کردەوەی پێکردووە. بۆیە ئەم مانگە فێرمانی کرد دەتوانین قورئان بخوێنین. عوزرمانیە تا مانگی ڕەمەزانی داهاتوو کێ دەڵێ پێی دەگەین واز لە قورئان بهێرین و قورئان نەخوێنینەوە. ئافرەتی وهەیە پیاوی وهەیە ئەم ڕەمەزانە الحەمدە چەند خەتمە قورئانی کردو دوای مانگی ڕەمەزان تەواو بە مانگیش خەتمەیەکی بۆ ناکرێ. بۆ لەبەرەوە شەیطان تێمان بەردەبێ ئەگەر کەسێک لە ئێمە ئیمانەکەی ضەعیف بێ بێگومان شەیطان زیاتر زاڵە بێ بەسەریا. بەڵام کەسێک ئەهلی قورئان بێ دوای مانگی ڕەمەزان واز لە قورئان ناهێنێ. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە تابعین پیاوچاکان تەنها مانگی ڕەمەزان قورئان نەخوێند؟ نا وەڵڵا بەردەوام بوون. ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ کاتێک کە شەهید کا قورئانەکەی بەدەستەوە بوو، قورئانەکەی بەدەستەوە بوو. کەواتە قورئان بخوێنە بۆی لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ بکە، بۆی لە ڕۆژی قیامەتە شکاتت لێ نەکا. ئەی نازانی ئەگەر قورئان بەرە ڕووت وەستا لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە شکاتی لێت کرد چی دەڵێی بەرامبەری؟ کەواتە مانگی پیرۆزی ڕەمەزان فێرمانی کرد دەتوانین قورئانی پیرۆز بخوێنین و بەردەوام بین لەسەری. کەواتە ئینشاءڵڵا با ئیستیقامەمان هەبێ بەردەوام بین لەسەر قورئان خوێندن بۆی لە ڕۆژی قیامەتە دڵخۆش و بەختەوەرمان بکە بە پشتیوانی خوای گەورە.